سەرهەڵدان و ئینقلاب و مانۆڕانەی هەردوو حکوومەتی ئێرانی و عێراقی کە کوردستان مەیدانی بەشێکی ململانەکانیان بووە. بن دکتۆر ڕەنجدەر محەممەد عەزیز نووسەری کتێبی هەورامان لە نێو بەرداشتی ڕووداوەکان ئەوە نوێترین بەرهەمی ئێمەیە لەم ساڵا کە اعتیمادی لەسەر کۆمەڵێک بەڵگەنامەی تۆماری حکوومەتی بەریتانیا هەیە کە بڵاو نەکراون بەڵگەنامەی ڕەسەنن بۆ یەکەم جارە ئەکرێ بە زمانی کوردی و لە شێوەی کتێب چاپەکرێەوە. ئەو بەڵگەنامانە لە شێوەی هەواڵی ڕۆژانە کۆمەڵە راپۆرتێکن ئاماژە بە هەموو ئەو ڕوودا و باس و خواسانەی لە ساڵی 1970 لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستان پەیوەندیدار بە بزوتنەوەی شێخ مەحموودی حەفید و جموجۆڵی هەورامیەکان لە هەردوو ناوچەی بڵێن هەردوو بەشی ڕۆژهەڵاتی کوردستان هەورامان و مەریوان هاوپەیمانێتەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی هێرشی ئێران و پەیوەندیەکانی شێخ مەحموود و دانووسانەکانی لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ بەریتانیەکان گرتنی پێنجوێن هەموو ئەو ڕووداوانە لە شێوەی هەواڵی بڵێن زانیاری ئیستیخباراتی لە ڕێگەی ئۆفیس و بریکارەکانیانەوە لە ناوچەکانی پێنجوێن و هەڵەبجە و سلێمانی نێردراون بۆ بارگای ڕئیسیان لە بەغا واتە بۆ بارگای ڕئیسی وەزارەتی ئاسمانیان و ئەمڕۆ وەکو دۆکۆمنتێکی ڕەسەنی بڵاو نەکراوە وەکو دەستی یەکەمی زانیاری پارێزراون لە ئەرشیفخانەی نیشتیمانی بەریتانی لە لەندەنی وڵاتی بەریتانیا. ژمارەی تیراژی ئەو بەرگە 750 عەدەدە ژمارەیە. بۆ ستافی ئاسمانی بەریتانی کە بارەگاکەی لە پایتەختی زنجیرە ڕوودا و سەرهەڵدان و ئینقلاب و مانۆڕانەی هەردوو حکوومەتی ئێرانی و عێراقی کە کوردستان مەیدانی بەشێکی ململانەکانیان بووە.